ئەوان کۆبوونەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر کار و پرۆژەکانیان. ئەوان بەشێکن لە ئەندامان و ڕێکخەرانی سەنتەری جێندەر بۆ گەشەپێدان و لێکۆڵینەوە لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی. بە مەبەستی یەکسانی ڕەگەزی و بڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر ئەو پرسە لە هەرێمی کوردستاندا و جیاواز لە ناوچەکە پێشهاتی نوێ هاتووەتە ئاراوە. بۆ یەکەم جار لە عێراقدا ساڵی 2007 پار ئیعلانی خوێندنی جەندەرمان کرد وەکو مادەی لاوەکی فڕۆپسپۆڕی بەمانایەوەی کە ئێمە ئێستا 8 دەرسمان هەیە 8 وانەمان هەیە لە بواری جەندەردا لە بەشەکانی ئەدەبی ئینگلیزی و زانستە کۆمەڵایەتیەکان و بەشی زانست هەر قوتابیەک کە بتوانێت 5 لەم 8 دەرسە وەرگێت وەکو پسپۆڕێک بۆی حسابە وەکو مادەی لاوەکی بۆی حسابە لەسەر شەهادەکەی. وانەی جەندەر لە پرۆگرامی خوێندنی زانکۆکان بۆ هەرێمی کوردستان بە تایبەت و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی پێشهاتێکی نوێیە. ئەمەش ڕەنگدانەوەی ئەو بەرەو پێشچوونەی هەوڵی ژنانی کوردستانە بۆ یەکسانی ڕەگەزی لە سێکتەرە جیاوازەکاندا. بەم دواییانە سەنتەری جێندەر بڕی 900,000 یۆرۆی لە یەکێتی ئەوروپا و کوپاڵپشتی مادی وەرگرت و وا بڕیارە لە چالاکی و پرۆژەکانی سەنتەرەکەدا بەکاربهێنرێت. هەمومان زۆر دڵخۆشین بە وەرگرتنی ئەو پاڵپشتیە مادیە بۆ ئەوەی بتوانین بەکاری بهێنین لە بەرەو پێشبردننی ژناندا. پێم وایە زۆر شت هەیە پێویستە بکرێت و وە زۆر شتی شتاک و ئێستا کراوە. هەروەها سەرسامم بەو هەموو پشگیریەی ئەیبینم لێرە بۆ بەرەو پێشبردننی ژنان نەک تەنها لەلایەن ژنانەوە بەڵکو لەلایەن پیاوان و گەنجان و بەتەمەنەکانیشەوە. پێم وایە بناغەیەکی زۆر باشی پشگیری هەیە لە کوردستان بۆ پرسی ژنان. بۆ ئێمە گرنگە کە بزانین خوێندنی سەرەتایی پۆلی 1 تا 9 ئایا چین ئەو مەوادانەیە خوێنرێن ئایا چەند هەڵاوردنی تایە بەرامبەر بە ژن بەرامبەر بە کەمایەتیەکان چەندە تون و تیژی تایە چاوخشانەوەیەک بەو مادانە بکەین قوتابیانەی خوێندن و بە هیوای ئەوەی کە ئێمە بتوانین سیاسەتێکی جیاواز بۆ خوێندن وەزارەتی پەروەردە پێشکەشیانی بکەین کە ئەگەر بتوانن سوودی لێوەربگرن. بە پێچەوانی ڕابردووەوە کە ژنان لە نێو دیواری ماڵەکانیاندا ڕۆژەکانیان ئەژمارد لە ئێستادا ژنانی کوردستان لە دەرەوەی ماڵەکانیشیاندا توانەکانیان پیشان ئەدەن. ڕاڤان جعفەر دامەزرێنەری بووکافەیە لە شاری هەولێر. ئەو لێرەدا چیرۆکی خۆی بۆ ئەم گەنجانە دەگەیڕێتەوە و باس لەوە دەکات چۆن وەکو ژنێک بووەتە خاوەن بازرگانیەکی بچووکی تایبەت بەخۆی. کەلتور بۆ خۆی یەکێکە لە ئاڵنگاریەکان بەڵام ئێستا ئەوە لە گۆڕاندایە. لە ڕابردوودا ژنان پشتگیری نەدەکران کە خاوەنی بازرگانی خۆیان بن. ئەم بەشە بە تەواوەتی لەلایەن پیاوانەوە بەڕێوە دەبردرا. بەڵام لەم دواییانەدا ژنانی زۆر دەبینین کە بازرگانی تایبەت بە خۆیان دەست پێ دەکەن. جگەلەوەی وەزارەتی خوێندنی باڵا پێشنیازی کردووە جێندەر لە زانکۆکانی کوردستاندا بە شێوەیەکی گشتی بخوێنرێت بە مەبەستی بڵاوکردنەوەی هۆشیاری جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی جەختی لەوە کردەوە کە دەبێت ڕۆڵی ژن لە کابینی داهاتوو حکوومەتدا زیاتر بێت و هاوکاری بکرێن زیاتر لە ڕابردوو هاوشانی پیاوان ڕۆڵی خۆیان بگێڕن. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی.